لەبەر ئەم پاداشتی شەهیدی و کاریگەرێتی جیهادەیە کە ئەبێ واتاکانی جیهاد و شەهیدی و جوامێری یاوەران و سەلەف لە هەست و هۆش و هزری مسلمانانە بڕوێنرێتەوە سەر لەن. ئەنجا بە قەناعەتە ئیمانیەکان و باسەکانی عەقیدە و سیرە و ژیانی یاوەران و دەرسی غەزاکان ئاودێری بکرێت. ئەنجا بە ئەزمموی مەیدانی ڕۆژانە گۆش بکرێن. ئەجنا چۆنم ترسە لە دڵیان دێتە دەرەوە. ئەم هەموو ئاەتەی قورئان باسی جیهادەکە. خەڵکی نە 41 جاری باسی مسلمان کردو، 41 جاریشی باسی جیهاد کردو، هی قیتالەکە کردو. یعنی وجودی مسلمان بەم قیتالەوەیە. تۆ تەماشاکەن ئەم خەڵکە چەند تۆقیوە، چەند ترساوە، چەند خۆی لێ دوورگرتوتە. سەیریکەن ئەگەر ئێمە پەروەردە بینەوە بەم ئاەتانەی کە حەقیقەتی وجودن، ئەم ئاەتانە کەلامی خوان، بە هیچ شێوەیەک دوودڵی و ڕاهڕایی و گومانمان لەسەری نابێ ببێ. ئەمانە حەقیقەتی وجود باسەکەن، حەقیقەتەکانی ترکە لە بەرچاومانن وەکو هەبوونی خۆر و مانگ و هەوا و ئاو. ئەمانە شتێکی نیسبین کۆتایی دێن، سنووریان هەیە، بەڵام حەقیقەتەکانی فەرمایشتی خوای پەروەردگار سنوور و ڕادە و بڕ و قەبارە و شێوە چۆنێتیان نییە، چونکە کەلامی خوای پەروەردگارن. کەلامەکەش سیفەتی خوای گەورەیە کە ئێمە نازانین ذاتی خوای پەروەردگار چۆنە، سیفەتەکەش نازانین چۆنە، بەڵام یەقینمان هەیە لەوە دڵنیاین کە ئەمانە کەلامی خوای پەروەردگارن و ئاوا وەسفی کردوون. ئەمە لە ناخی سەحابەکانە ڕوا بوو، قەناعەتیان هەموو لەسەر ئەمە دروست بوو. بۆیە ڕوبەڕووبوونەوەی ئەم هەموو جەیشە جەڕارە زۆرە لەشکرکێشەی ڕۆم و فارسیان بەلاوە کاو بابوو. هەر ڕۆژ لە مەیدانەوەیانت خوای گەورە سەرکەوتنەکەمان پێبەخشە، مهمە ئێمە لەم شەڕەیە لەم جەنگەیە بوەستین و شمشێر بۆشێنین، باقیەکەی تر هەمووی خوای گەورە اختیارێکە. لەبەر ئەمەیە کە ئەبێ ئەم دەرسانە بەو شێوانە بخوێنین. ئەمانە لەگەڵ زێدەڕۆیی و حەزە دنیایەکانە ناسازێن. ناشە شەهیدی بیت و لە هەڵپەکاری دنیاتە بواری حەوانەوەی جەستەی خۆشن نەبێ. ناشە دوعای شەهیدی بۆ خۆت بکەیت و لەگەڵ بینینی پۆلیسێکا بلەرزی. خۆت زبر ڕابێنە، دنیا لە دەستا بێ، نەک لە دڵ و بیرتە. ئەمە شەمای سەبرگرتنی زۆرتری مەیدانەکانی جەنگ و جیهاد.